سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش من ڕازە ئەمینم بە پێشکەشکردنی ڕێپۆرتاژێکی تایبەت لەسەر ئافرەت و ئابووری سربەخۆ لەگەڵتانە بم. ئەمڕۆ لە پارکی ئازادیم لە شاری سلێمانی ڤیستیڤالێکی پاییزە کراوەتەوانێت کە تیایدا ئافرەتان شانبەشانی پیاوان کارە دەستڕەنگینیەکان و بەرهەمەکانی خۆیان کە بەدەست و پەنجەی خۆیان دروستی دەکەن پیشانی هاوڵاتیانی دەدەن و بە کڕیارانی دەناسێنن. ئێمەش لێیان دەپرسین ئایا تا چەند گرنگە ئافرەت خاوەنی ئابووری سربەخۆی خۆی بێت؟ بەخێر بێسە چاو ئەم جۆرە پێشنگایانە زۆر گرنگە بۆ ئێمەی ئافرەت ئەو بوارەی لە ئێمە هەیە لە ماڵەوە ئێمە خەریکی ئەم شتانەمانە بین لێرە ساخیەکەینەوانێ اینجا زۆربیان هەشتی کۆنا تازەگەرێکمان پیا کردووە بۆی ئەم جیلەی کە تازە پێگەن بەڕاستی ئاشنا بن بەم شتانە هەیە هێت پرسیارەکە ئەڵێ ئەوە چییە نازانێ مێخەک چییە. جەنابە بەچی بەشداریت کردووە لەم پێشانگە؟ من بە ئەکسوارات بەشداریم کردووە چنین ئەکسواراتی چنین. خۆ دروستیانەکەی بەچی دروستیانەکەی توانین باسیمان بکەیت؟ بەڵێ خۆم دروستیانەکەم شتەکان لەناو بازاڕە کڕین من چیمەن و ئیشی قولاپەکەم لەسەر مورو لە بازار هەیە ئەیکڕین و لە ماڵیشۆ خۆم دروستیانەکەم. بەڵێ تا چەندە سوود دەبینی وەکو پاداش دەکەێتەوە گیرفانت تا چەندە بە گرنگی دانەی کە ئافرەت ئابووری سربەخۆی خۆی هەبێت؟ زۆر گرنگە ئەگەر هەچ کەسێک ها شتێکی بچووکی شیتیا هەبێت دەنەنیشە بڵەوە چییە و پارە ناکات و ینی دەست پێ بکات هیچ قورس نییە لەبەرەوە یەک شتێکە دەزەکەوێ هەستەکەی ئەمە حەقی دەست و شان و ماندوو بوونی خۆتە. ڕاستە شتێکی وایتیان نییە بۆ ئێمە بەس باشە لەوە باشترێک هات دانیشی لە ماڵ بە ئینتەرنێتەوە بە کۆمەڵەشتی کە لاوەکی و خۆ خەریکەیت. سەرەتا بە خێراتنتانەکەم بەخێر بێن بۆ فستیڤاڵی پاییزە. ئێمە بە نانەقەیسی ئێرانی لەگەڵ ئەشیای کەلتوری هی ئێران هی ڕۆژهەڵاتە بەشداریمان کردووە. تا چەنە ئەم فستیڤاڵانە بە گرنگ دانەی بۆ خانمان؟ واللهی عادەتەن خانمان ئیشی دەستکردی و دەستڕەنگینی زۆرە. بەڕای من هەموو خاتونێک ئیشی دەستکردی و دەستڕەنگینی هەیە بێت بۆ ئەم فستیڤاڵانە بەشداری کات بۆ ئەوەی کە بەرهەمی خۆی بناسێنێ بە تەواوی وڵات تەواوی خەڵکی سلێمانی شارەکانی تر کە بزانن ئیشی دەستکردی جوانی هەیە. سەرتا بەخێوێن ئێمە بە ئیشی کەباب بەشداریمان کردۆ لێرە کەباب و باڵ و تکەی مریشکیشمانێ. ئەتوانی تۆ باسی کەباب و باڵ و ئەو شتانوان بۆ بکەی بە گۆشتەکەی بەچی ئەیکان بە گۆشتەکەتان خۆماڵیە لەکوێ بۆتانیات؟ بەڵێ ئێمە سپاسخوا گۆشتەکەمان خۆماڵیە وا لێ دەگەی زۆر باشە. تا چەندە داواکاریتانێ لەلایەن هاوڵاتیانەوە؟ سپاس بۆخوا زۆر باشە. ئێمە ماوەیەکی وەکو دوکاندانە ماوەیەکی من خۆم تقریبان 20 ساڵە لە ئیشەکەم بەڵام وەکو دوکان تقریبان ساڵ و نیوە کە دوکانماندانەوە سپاس بۆخوا زۆر باشە ینی زۆر لێ رازین. تا چەندە ئەم فستیڤاڵانە بە گرنگ دانەی؟ ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە لە چەند ڕوویەکەوە لە ڕوویەکانەوە تۆ شتەکانت ئەناسیێنی هەر کەسێکەوە هەر شتێکی هەیە خاوەن کارێک خاوەن پیشەیەک ئەتوانێت بەرهەمەکەی بناسیێنێ بە خەڵکی کە بە شێوەیەکی زۆر باش ڕاستەوخۆ لە ڕووی ئەمە ناساتنی بەرهەمەکە لە ڕووی مادیشەوە ئیسفادەیەکی باشەیە بەڕاستی بە چەند ڕۆژێکی کەم ئیسفادەیەکی باشەیە.
پێشەکی بە خێراتنتانەکەم سەرچاوماتن ئەم ناوەتان ڕۆشن کردەوە هیوادارمە میشە سەرکەوت و سەرفراز بن من لەگەڵ خوشکەکەم پەشداریمان کردەوە لەم فیستیڤاڵە جوانەیە بە جلی کوردی شتێکی جوانمان هێنا و هیوادارین هەموو لایە بەدڵتان بن. ئەتوانی باسێکی ئەم جلانەی خۆتمان بکەیت چۆن هەڵیانە بژێری لە کێو ئەیان هێنیت؟ واللهی هەڵبژاردنەکان بەپێی زەوقی خۆمانە اینجا هەنێ جاریش بە تەڵەب خاص داواکەین لە هندستانەوە داواکەین لە دوبەیەوە داواکەین شتمان بۆیەت هەنێ جاریش لە ناو شاری سلێمانی ماشەڵا کوتاڵفرۆشی جملەمان زۆرە لەوێ شتە هێنین ئیتر وەکو خۆشمان تەنسیقەکان خۆمان ڕێکیەخەین. تا چەنە بە گرنگی دانەی ئافرەت خاوەنی ئابووری سربەخۆی خۆ بێت و لە ماڵەوەدانە نیشە خەریکی ئیشێ بێت ئەگەر داژ نەمەزرێ بە خۆی خەریکی ئیشێ بێت و پارێک بێتە دەستیەوە. لای من پێم باشە ئافرەت هەتا تا چەندێک تاقەی هەیە ئیش بکات هەتا چەندێک توانای هەیە بجوڵێت حرەکە بکات ئیتر ئیشەکە هەرچیەک بێت هەرچێ خۆی حەزی لێ بێ ئایا جلی کوردی بێ خواردن بێ ئیتر ئیشی دەستی بێ مهم وەیە سەرکەوتو بێ لەو شتێکە خۆی حەزی لێتی و خۆی گرنگی بۆ ئیشەبات بۆی سەرکەوتوتر بێت. من ئێستا مۆزەفم بەڵام وەکو حەز زۆر حەزم لەم ئیشەیە زۆر حەزم لە جلی کوردی بوو هەڵم بژارد خۆمان خەری کردو پێوە ئێستا. واللهی جلی کوردی تاکە جلی کوردی جوانە لە لای من شخصی خۆم تاکە شتەکە زۆر حەزم لێیە خوا نەخواستە بۆ تەعزێ بێ بۆ شایی بێ بۆ چوونە دەرەوە مناسەبەکان بێ هەر مناسەبە و بەشی خۆی ڕەنگێک هەیە هەڵی بژێری تەنیا جلی کوردی لە بەرکەی زۆر شۆخ و شەنگتری زۆر جوانتری زیاتریش لێ دیە ئیتر من ڕەم وایە من خۆم وەکو خۆم زۆر حەزم لە جلی کوردی زۆر. جەنابە بە چی بەشداریت کردووە لەم فیستیڤاڵە؟ بەم بەرهەمانە کە ئیشی دەستی ئافرەتە و ئیشێکی پاکە و لە هەموو شوێنێکیش نییە وەکو بەرهەمی جۆکەمان کە بەهیچ نوع شەکریتیانە بۆ نمونە ئەم بەرهەمەمان هەیە کە کولیچەی گوێزە لە جیاتی شەکر تا عینی تێکراوە و گوێزی هندی ئەم بەرهەمەشمان هەیە مرەباکانە 8 تا 10 مرەبان کە مرەباکانی خۆمانە مرەبای هەنجیل گێلاس شلیک زۆرن کولیچەی لوقمەکەمان هەنجیر خورما گوێز ئەو شتانەمانە. تا چەنە ئەم فیستیڤاڵانە بە گرنگدانەی کە ئێوە بەرهەمەکانتان لێرە عەرز بکەن پیشانی خەڵکی بن؟ بەجددی شتێکی گرنگە چکە خەڵک فێر ئەبێ لەم فیستیڤاڵانەوە کە ئیشەکانی خۆی دەرخا بەهرەکانی خۆیان. تا چەنە هەبوونی ئەم فیستیڤاڵانە بە گرنگدانەی بۆ ئێوەی خانمان؟ باڵێ من زۆر پێم باشەکەم فستیڤاڵانە ئەکرێ بۆی خانمان بتوانن بەهرەکانیان پیشانی خەڵکی تری بن و لە چەند فستیڤاڵی ترە پیشانی ئەو خەڵکی بن کە چیان دروست کردووە و کە هەر لە ماڵۆدانە نێشیت و بیتە دەرەوە ئیشی خۆ بکە شتێکی زۆر باشەوە. کۆدیاخان تۆ بە چی بەشداری کردووە؟ ئەتوانی باسی ئیشەکەی خۆتمان بۆ بکەی؟ باڵگیانەکە من 2 ساڵم ئیشە ئەەکەم ئیشی ڕایزنە دوو موادەیەتە کەڵیان ئەەکەی قاڵ بوو شتی هێڕەنگی هەیە تر بە دڵی خۆشتی پێ دروستەکەیت. باشە تا چەنە لەلایەن خەڵکەوە داواکاری و هەیە ئەم ئیشی توان بە دڵا چۆنە ئیشەکە و چۆن نییە خەڵک حەزی لێتی؟ وەڵا خەڵک زۆری حەز لێ شتێکی تازەیە بەڕاستی ئیشی ڕایزنیش زۆر بووە بەڵام کەسانێکی باش داوای ئەکەن لە پەیجەکەمەوە شتم بۆ ئەنێرن بۆیان دروستەکەم و بۆشیان ئەنێرمەوە. تۆ یەکەم جار لە ڕێگەی پەیجەوە دەستە پێ کرد؟ یەکەم جار پەیجم نەبوو ڕاستی بێت لە ئیڤنتێکا بەشداریم کرد و دوای پێیانوتم پەیجێکدانم و پەیجەکەم داناوە و باش بوو شتەکە. زۆر باش ئەیتە چەند بەلاتەوە گرنگە ئافرەت بە ئیشی دەستی خۆی ئابووری سربەخۆی خۆی هەبێت؟ من زۆر بەلام و گرینگە کە ئافرەت بتوانێت ئیشی خۆی بکە ماڵەوە زۆر پشگیریان کردم کەم ئیشە بکەم کۆڵیان نەیە لەگەڵما یعنی هەر بە بەرداوامی حەزیان کرد کە من ئەم ئیشە ئەەکەم ئافرەت هەموو ئافرەتێک ئەتوانێت ئیشێک هەیبێت کە حەزی لێبێت و پیشانی ئەو خەڵکەی بات. تۆ ئەمڕۆ
بە چ ئیشێک بەشداریت کردو لەم فستیڤالە؟ پێشەکی بەخێر بێن سەرچاو ئێمە بەشداریمان کردو بە بەرهەمی خۆماڵی بەرهەمی هەورامان لە فستیڤاڵی پاییزە لە سلێمانی. ئەو بەرهەمانەی کە هێناوتە بۆ ئێرە چی و چین؟ بەڵێ بەرهەمەکان زۆرە ئیتر هەر لە شەوچەرەی هەورامانەوە تایەتێ تا ڕۆنی هیزە و دۆشا و ڕوبەهەنار و بابەتمان زۆرە ئیتر هەر خواستی خەڵکیش زۆرە لەسەر بەرهەمی خۆماڵی چووکە بەڕاستی بەرهەمی خۆماڵی هەر یەکێکیان حکمەتێکی خۆی تایە چووکە ئەو شتانەکە و شکراونەتەوە هەم بۆ ڤیتامینات باشە هەم بۆ جەستە بە سوودە هەم خۆشیشە بەڕاستی تام و لەزەتێکی تایبەتیە. لێرەوە خواردنیشم بینی ئەی ئەتوانی قسەشمان لەسەرمانەوە بکەی خۆ چۆن دروستەکردن خۆ دروستەکردون؟ بەڵێ خواردنەکان لە ماڵەوە دروستیەکەین لێرە ئەیکوڵێنین و پێشکەشیەکەین خەڵک زیاتر خواستی لەسەر یاپراخی گەڵامێەوە خواردنی کوردەواری بە عام خواستی لەسرە ئێمەژەر ئەوەمان دروست کردووە خواردنی خۆماڵی. خەڵک زیاتر داواکاری خەڵک چییە؟ بۆ بەرهەمی خۆماڵی بۆ بەرهەمی خۆماڵی و بۆ خواردنەکانی زیاتر داواکاری خەڵک چییە؟ وڵا داواکاری خەڵک لە ئێستاە لەسەر گوێزە لە بەرەوەی ئێستا وەرزی گوێزە لەگەڵ تو چکە بەڕاستی ئەمانە شەوچەرەی زستانیشن قەزوانە ئێستا ئەم قەزوانە تازە پێگەشتۆی ئەم ساڵە تووەکە هەر بە هەمان شێوە تازەی ئەم ساڵە ئێتە خواست زۆرە هەرێکی و خواستێکی هەیە. یعنی ئەم بەرهەمانەی ئێوە ئی هەورامانە تەواو خۆماڵیە؟ بەڵێ ئێستا ئێمە خۆمان ڕووبانارەکەین خۆمان دۆشاوەکەین ڕۆنەکە بەڵێ ڕۆنەکە هەر خۆمان خۆشیەکەین لە ناو هیزەیە تر بەرهەممان زۆرە پش بە لادەکانی ژەبەستین هاتوچۆی بڵین مەریوانەکەین هاتوچۆی لادێکانەکەین تر ناسراومان هەیە خزممانەیە تر هەرێکی و لە شوێنێک تۆزێک بەرهەمی لێ ئینەکەین کۆکەینەوە. شەهێن خان تۆکو ئافرەتێک هەر بەتەنیا هاتووی ئەم هاتووی بۆم فستیڤاڵە یاکێ پشتگیرتە؟ بەڵێ من لەگەڵ هاوسەرەکەم چەند ساڵێکە خەریکێم ئیشانەین لە ماڵەوە شتەکان دروستەکەین لە پێشانگاکان ساغیانەکەینەوە سپاس بخوا مشتەرێکی باشمان پیا کرۆچکە شتەکانمان ئەسڵە خەڵکی ژەزانێکە لە ماڵەوە دروستیەکەین لێرە ئەیکڕین لێرە ئەیکڕن خەڵک. چەنە گرنگە ئەوە بۆ ئافرەتان کە لە ماڵەوە دانەنشین بێنە دەرەوانەیە هەنێ ئافرەتەیە لە ماڵەوە ئێستا بە ئۆنلاین ئیشی خۆیە کات کارە دەستیەکانی بە ئۆنلاین ساقەکاتەوە. ڕاستیەکەی گرنگەکەی خۆی ئەوە یەکەم جار ئەبێ حەزە بۆ ئیشەکە هەبێت دووەم جار کە حەزە بۆ ئیشەکە بۆ بێ بەهرەیەکی شتیا بێت. ئێستا خۆشبەختانە وایە زۆربەی زۆری ئافرەتان لە ماڵەوە لە دەرەوە ئێستا سەیرێکی ئەم پێشانگایە بکە لە ساحەفتای ئافرەتە شت ئەفرۆشێ ئەمە مای خۆشببختیە چووکە هەم ئەبێ بە بژێویەک بۆ ژیانی و هەم ئەتوانێت ئەو بەروبوومەی خۆی کە هەیەی بتوانێت ساغی کاتەوە ڕاستەوخۆ لە دەستی خۆی بیگەێنێ بە دەستی کڕیات. وەڵایی بە هاوکاری ڕەفقەکانم سەرەتا دەستم پێ کرد اینجا خۆم فێر بووم ئیتر فێری ئیشی ملوانکە بووم ئیترا ئیشی قورس و زەنگیانە و ئیتر زۆر شتە. بە دەرەجە یەک کێ زۆر هاوکارتە تۆ بە تەنیا هەموو ئەم ئیشانە ئەەکەی یا کەسێکەیە هاوکارتە؟ زیاتر دایکم هاوکارمە. ئانیا تۆ قوتابیت لەگەڵەوە کە قوتابی و ئەم ئیشی دەستەش ئەەکەی ئەوە زەحمت نییە بۆت؟ وەڵایی ئەم عوتڵەیە دەستم پێکرد ئیتر بۆ ئەویان نازان بۆ من سەختە بێ کە مەکتەب بکرێتەوە و بچم بۆ مەکتەب و ئەمیشە دەستیانەکەم بەڵام کەمی ئەەکەمەوە لەم کاتێ. زۆر باشە. بیرۆکەی ئەم کارانە کە ئەیکەی لە کۆ وەریەگریە لە ئایپادەوانێ لە یوتیوبەوە یا لە هەر خۆت بە مشکی خۆت ئەو شتانە دروستەکەی؟ وڵای زیاتر لە یوتیوب و تیکتۆکەوە ئەی نووسم و ئیتر ئەیهێنێ ئیترا گێلاس هەیە شلیک هەیە تر زۆر شت هەیە فێریە بین زەنگیانە ئیشی زەنگیانە و تر ئاوای ئەم کارە کە ئەەکەی سوودەکەی
ئەو پاداشتەی کە یەتەوە دەستە تا چەنە سوودە لە بینیوە باشە ئەتوانی بڵێ باشە ئەروەڵا تا بڵێ باشە یعنی تا بڵێ باشە بێجگە لەم پێشانگایانە کە ئەکرێتەوانێ لە ڕێگەی چیترەوە تۆ ئەم بەرهەمانەی خۆت ساغەکەیتەوە لە ڕێگەی ئۆنلاین و گەیاندن و پیجم هەیە ئیتر ئاواهی ئەی پەیامە چییە بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوە دانیشتون و هیچ ناکەن چیان پێڵێ وڵایی دەستکەن بەم کارە و سەری خۆیان بەرزکەن بەم ئیشانە و بەشداریش بن لە فستیڤاڵ و پیشەنگە تر سوودی هەیە بۆ خۆیان یعنی بۆ مێشکیان و بۆ خۆیان دوورەکەونەوە لە ئایپاد لە مۆبایل ئیتر سوودی لێ ئەبینن یعنی تو ئێستا تۆ ئامۆژگاری و بۆ ئەو کەسانی کە لە تەمەنی تۆیان ئەوەیە کە خۆیان بە ئیشێکی وا مەشغوڵکەن دوورکەونەوانێ لە مۆبایل و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئامۆژگاری زیاترە چییە بۆیان وڵی باشترە بەڕای من باشترە ئێستا خۆم زۆرم ئایپات و مۆبایل و شتە کرد دایکم ئەم ئیشانەی بۆ کڕیم و ئیتر منیش دەستم پێکرد یعنی موتومیرۆکانی بۆ کڕیم و ئیش بەدەستەکەی زۆر دایکە هاوکاتەوە باسیەکەی چی هەیە بۆ دایکە وڵی سپاسیەکەم کە ئەم ئیشەی بۆ ڕەخساندم ئیتر لەم فستیڤاڵە ئەمە یەکەم جارمە بەشداری ئەەکەم بینەرانی خۆشەویست ئەوەی بینیتان کارە دەستڕەنگینیەکانی ئافرەتانی سلێمانی بوون کە شانبەشانی پیاوان هەوڵ ئەدەن و کار ئەکەن کارە دەستڕەنگینیەکانی خۆیان لێرە پیشانی هاوڵاتیان ئەدەن و بە کڕیارەکانی خۆیانی ئەناسێنن و زۆریش لەلایەن گرنگە خاوەنی ئابووری سربەخۆی خۆیان بن تا بێگەشتنەوەیەکی ترمان بەخواتان ئەسپێرم